بۆیە ئیسلام حکمی زۆر توندە بەرامبەر بەم بابەتە. خۆشەویستەکەم کەس ئەم بابەتە هیچ کاتێ خوای گەورە ئەو نەتون نەبووە بەرامبەر بە بەندەکانی لە کاتێکا کەسێ زینا بکە ئەو نەی تون کاتەوە لەسەری کابرای هاتە لای پێغەمبەری خوا و تێی پێغەمبەری خوا من ئەم کوڕەی من شوان بووە سەپان بووە گاوان بووە لە ماڵی ئەم پیاوەیە ئیشی کردووە خزمەکاری کردووە پیاوەکە خۆی لەوێ نەبووە کوڕەکەم چۆتە لای خێزانەکەی ئێستا سڵحمان کردووە 100 حیوانم ماوەتێ کەنیزەکێک و ئافرەتێکشمان ناوەتێ ئێستا خەڵکی خاوەن عیلم پێمەڵێن نابێت ئەبێ کوڕەکە و بکوژرێ نەخێر ئەبێ کوڕەکە و جەڵ کرێ ژنەکەش بکوژرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێستا بە حکمی خوا حکمتان لە بین ئاکەم فەرمێ 100 حیوانەکەی بەرەوە کچەکەشی لێ وەرگرەوە کوڕەکەت ئەبێ 100 دانە شوقی لێ بدرێ زائیدەن 1 دانە ساڵ نەفی بکرێ لە شوێنی تاوانەکەی دوور خرێتەوە بۆی کە دەست بە سمێڵیان نەیەنێ و هەسکاکە بیری بچێتەوە کە ئەمە تاوانێکی کردووە. یەکێ لەو شتانەی کە لە عیلم النەفسە ئینسانی پێ لە تاوان یان لە بیرخستنەوەی خراپ دوورە خرێتەوە ئەوەیە کە لە شوێنەکە بە یەک جار دووری خەیتەوە و بیری بچێتەوە لە کاتێکە هاتەوە. ئەنجاڵێ خێزانەکەش ئەگەر بەسەریا سەپا ئەبێ ڕەجم کرێ بێ بکوژرێت چکە بۆ خێزانەکەت شووی کردووە. فێری ئەم مجتەمەعە چەند بەفاتیە ببمێنێتەوە خۆشەویستەکەم ئاگاتان لێی بێ ڤیدۆ و شتی ناشرین و ڕسم و قسەکردن و ڕۆمان و فلیم و خیانەتی زەوجی واتان لێ نەکە ئەم بابەتەتان لێ بچووک بێتەوە. ئەم بابەتە زۆر گەورەیە لەوە گەورەترە کە ئێمە تەسەووریەکەین. ئیسلام دەشی بۆ شل نەکردووە. خوای گەورە لە چوا فەرموویەتی ئینسانێ بێ بکوژرێتەوە ئەگەر کەسێکی نەکوشت بێ بەڵام لێرە ئایکوژێ. بەرەوە بابەتەکە زۆر قورسە بۆ چونکە بەیانی مستەمع و کۆمەڵگاجی لە خۆ بەدەستێەوە. قازیەکی ئەمریکی هەیە لە ماوەیە ڤیدۆیەکی بڵاو بۆەوە ئەڵێ من برایەکم نەخۆش بوو لە خستەخانە چوون بۆ لای پێویستێ کرد گوچیلەی بەمێ گوچیلەی پێبەخشم فەحسێکی جینیان بۆ کردم وتیان ئەم جینی تۆ بە کەڵکی براکەت نایە. منی ژوتم جاقەی چێک خۆ من دوو کوڕم هەیە ماشەڵڵا هەردووکیان گەورەن و ئاوەر باوکو جاوەر مانتان لێ قۆماوە بەڵکو بزان گوچیلەکانی ئێوە بە کەڵکیە یەکێکیان 40 ساڵ یەکێکیان 42 ساڵ هەردووکیان مێنا وتم بزانم ئەم گوچیلەی ئێوە بە کەڵکی مامتانیەت بۆ ماوەی و جین و ویراسە ئەخوا بە یەکتری ئەڵێ کە سەیرم کرد نەک کرۆمۆسۆمیان بۆ ئەو نابێ بۆ منیش نابێ ئەم مناڵانە لە من نین. دوای 40 ساڵ لە تەمەن مناڵ بەخێوکە و کوڕ گەورەکە و تازە ژنی ترێ بۆ نایەت و مناڵی ترێ بۆ ناخرێتەوە ئەڵێ 51 دانە ساڵە لەگەڵ ئەم ژنەیە کۆبوومەتەوە خێزانی منە. ئەڵێ ئێستاکەنی نازانم ئەڵێ هەر کوڕێکیشیان کوڕی دوو پیاوی جیاوازن واتە دادەکەم لەگەڵ یەکێکا نەخەوتووە لە هەر شوێنێکا دەستی کەوتبێ پەناگرم بەخوا. اینجا ئەم پیاوە ساڵە من ئەم تەعویزی ئەم مناڵانە 40 ساڵە من کوڕ بەخێوەکەم ئەم هەموو پارە و مەسرەف و تەسحیەم بۆ داون ئێستا من ئەمە لە شەی بسەنمەوە چی لەم ژنە بکەم قازی لیجا بمەوە. ئەڵێ من وەکو قازیەک بەیانی ئەچم داوای جیابوونەوە لە خێزانەکەمەکەم دوای 51 ساڵ. الله سەیری ئەم مستەمەعەکە وەرە تۆ لە کوڕەکەی خۆت چەند قورسە ئیساکەنە وازدە و باوکە بێنن چەند قورسە ئیساکەنە یەک لە ئێمە هەستێت بڵێن ئەو مناڵە مناڵی حرامە و مناڵی باوک و دایکی خۆی نییە. ئا خۆمان کە زۆر جات و ڕابین ئەڵێن لە دایک و باوکی خۆم بە حەڵاڵی نەبووبم. ئەوە شەرەفی کوردە ئەوە عیزەتی کوردە ئەوە کەرامەتی کوردە. چۆن ئەبێ ئێمە مناڵی زۆڵمان لێ بکەوێتەوە ئەها یەکێ زۆر زۆر چقاو بەخواڵی زۆڵە بۆ ئەمە ئێمە بسم الله لەسەر مناڵ نەکەین کە چوویتە لای خێزانە دەبێ بسم الله بکەین بڵێ اللهم جنبنا الشەیطان وجنب الشەیطان ما رزقتنا. اینجا وەرە بە حرامی مناڵێ لەدایک بێ کۆمەلگا بە چایە بۆ یێڕوانێ. ئەزانی تۆ ژیانی پیاوێکە تەحتیم کرد ژیانی مناڵە تەحتیم کرد ژیانی خێزانێ ژیانی عەشرەتێکە تەحتیم کرد 4 ڕۆژی تر فەحسی جینات بێت و خەڵک بۆی دەرکەوێ وەڵا ئەزانی فڵان کوڕ فڵان کچ کوڕی فڵان ماڵ نەبوو لەوان نەبوو چۆن کەوتۆتە ئەم ماڵەوە لەناو ئەم قەلە ڕەشانەیە قەلێکی سپی تێکەوت ناکرێ
بۆیە ئەم مجتەمەعانە ئەبێ بە پاکی ڕاگیرێ. خۆشەویستەکەم، ئیسلام دەرگای هەروە شل نەکردووە، بۆیە زۆر بە سەختی گرتوێتی